پرۆژە خزمەتگوزاریەکانی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە و لە نوێترین کاریدا پرۆژێکی نوێی دیکەی کارەبا لە سنووری ناحیەی شەمامک بۆ دانیشتوانی ئەم دەڤەرە جێبەجێکرا. ئەم پرۆژە وێستگەیەکی تایبەتە بە گواستنەوەی کارەبا بۆ ناوچەکە و بە دانانی ئەم وێستگەیە کە لە جۆری مۆبایلە کێشەی بەرزی و نزمی ڤۆڵتیەی کارەبا لە سنوورەکە بەگشتی چارەسەر دەکرێت. بەهۆی قەیرانی دارایی نەدەتوانرا بودجە دابین بکرد لۆ ئەنجامدانی ئەم پرۆژانە سەرەڕای قەیرانی دارایی بەڵام لەبەر گرنگجیدانی زۆری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی بە بواری بە باشترکردنی دۆخی کارەبا و بە تایبەتی خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بودجە دابین کرالۆ جێبەجێکردنی ئەو پرۆژەی کە ئەمڕۆ کرایەوە خۆشبەختانە کە بریتە لە دوو بڕگەی سەرەکی یەکێکیان دابینکردنی وێزگەیەکی مۆبایلی گۆڕینی ڤۆڵتیە بێگومان و هەروەها ڕاکێشانی 5 هێڵی 11 کەیڤی لەو وێزگەیەوە کە گژمەی گشتی هەردوو پرۆژەکە کە تەواوکەری یەکدینە نزیکەی 3 ملیار دینار بوو خۆشبەختانە بودجەیان لۆ دابین کراوە توانرا کارەکان ئەنجام بدرێن لە کاتی ئێستادا پرۆژەکە کەوتە کار ئەوەش کاریگەری زۆری دەبێت لەوەی کە دۆخی پێدانی کارەبا لەو دەڤەرە باش دەکات لە بۆ گوندەکان بەجێرەی کاتی بەڕێوەبەری کارژێڕی کۆمپانیای جێبەجێکاری ئەم وێستگە نوێ لە ناحیەی شەمامک باسی گرنگی ئەم وێستگە دەکات بە تایبەتی بۆ کاری جوتیاران لە دەڤەرەکە. وێزگەیەکی متەنەقیلی ناوەندیە وێزگەی ناوەندیە مۆبایلە مەبەستمان لە مۆبایل ئەوەیە بە خێرایی دادەمەزرێت هەروەها بە خێرایی دەگوازرێتەوە لە هەر شوێنە گرفتی دابشکردن و گواستنەوەی کارەبا هەبێ بە خلالی با بڵێم هەفتەیەک دەتوانرێت دابمەزرێ ئەو وێزگەیە لەو شوێنە گرفتەکانی چارەسەر بکە لە دەڤەری با بڵێن شەمامک کە زیاتر لە 62 گوند کارەبا دەدا گرفتی دابەزینی ڤۆڵتیە لەو دەڤەرە چارەسەر دەکات بەماش دەتوانرێت بێ بیرە ئاوەکان و ئاو دێری لەو دەڤەرە تا ڕەدەیەکی زۆر باشتر بی خەڵکەکە کارەبایەکی مستەقر و باشتری هەبی. ئامانج لەم پرۆژە خزمەتکردنە بە جوتیاران کە بەشێکی زۆری هاوڵاتیان لە دەڤەرەکە سەرقاڵی کاری کشت و کاڵین و باکردنەوەی وێستگەکە نزمی ڤۆڵتیە بەگشتی چارەسەر دەکرێت. لێرە دەمانەوێت زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین گوژمەی پرۆژەکەی زیاتر لە ملیۆنێک دۆلارە 45 گوند لە خۆ دەگرێت و بەشێک لە گوندەکانی ناحیە گوێریش لە خۆ دەگرێت کارەبای ئەو منتیقەیەی تەوازن دەکات ڤۆڵتیە پێشترێ لە دەوری 260 و 270 و 250 داهات ئێستا ڤۆڵتیە بوویتە سەرەوەی 400 تەوازنی کارەبای ڕاگرتیا پێشترێ هاوینێ زیاتر لە چەندان غەتاز لەناو بیرێستا غەتاز ئەوانەی ئەوەی کە لۆ بیرێ شۆڕ دەکەوە ئەو پێ دەگوتێ غەتاز ئێستا تەوازنی ڕاگرتێ ئێستا یەک لەوانە کە بیرەکەی خۆم کارەبا لەگە دانانی ئەو پرۆژەیە کارەبا غەتازەکە چوویتە سەرەوەی 400 ئێستا ناوێرم پێکەم لەبەر سوستوانێ زۆر بە قووەت بووە. وێستگەی مۆبایلی گۆڕینی ڤۆڵتیەی شەمامک بە گوژمەی 1,658,000 دۆلار دەرهێنانی فیدر بە گوژمەی 588 میلیۆن دینار خزمەتێکی دیکەی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێما بۆ گەیاندنی خزمەتگوزاری کارەبا بۆ 62 گوندی ناحیەی شەمامک و گوێڕ و پرۆژەکانی دیکەش بەردەوامن بۆ دابینکردنی کارەبای زیاتر. هێرۆ مۆلودی، کوردستان 24 ناحیەی شەمامک.